ڕامەوانی ژۆڕە بە ئەمڕۆ کۆبوونەوەکە لەسەر ئەوە بۆ هەوڵێکی گشتگیر بیرێ لە پارێزگای سلەیمانیە بۆ واڵاکردنی بازار، بۆ فراوانکردنی بازار، بۆ کەمکردنەوەی ئەو ڕێگریانەی کە هەیە لە بەردەم بازرگانە نیشتیمانیەکانی ئەم شارەدا کە هەمیشە هەڵوێستێکی گەورە و دیاریان هەبووە لە کەمکردنەوەی قەیرانە. قەیرانێکی گشتگیر هەیە، قەیرانێکی دارایی هەیە کە نەهاتنی موچە هەیە، نەهاتنی بودجە هەیە. لێرە حکومەتی خۆجەیی سلەیمانی کۆبوونەوەی خۆی سازدا بوو وە کاری لەو سێکتەرانەیە بکە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک، بە هەوڵ و هیمەتی ژووری بازرگانی لایەنە پەیوەندیدارەکان، دەوایرەکانی پەیوەندیدار بەم کارەوە، بە هەوڵی سەندیکاکان کە هەوڵێک بین لە دابەزیندنی نرخ بۆ ئەوەی بارگرانی سەر هاوڵاتیان، سەر موچەخۆران، سەر کارمەندان، سەر مامۆسایان، سەر هاوڵاتیانی سنووری پارێزگای سلەیمانی بەو دەسەڵاتانەی کە هەمانە، بەو هەوڵە گشتیانەی کە هەمانە بۆ ئەوەی بتوانین دەواازەیەکی زیاتر بکەینەوە لەگەڵ نەبوونی موچەدا، لەگەڵ خەیرانە بارگرانی لەسەر هاوڵاتیانی سلەیمانی کەم بکەینەوە. لەو پێناوەیە بۆ بازرگانیکردن لە بازرگانی وشکە، سەوزەوات، میوات، گۆشتەمەنی، کۆی ئەو بابەتانەی کە هێتە بازار بە هەوڵدان بۆ پشتگیریکردنی لە بەرهەمە نیشتیمانیەکان و بەرهەمە ناوخۆیەکان کە بتوانین بە یەکەوە هەوڵێک بین نرخەکە بە شێوازێک بێ، با کۆمەڵێ بازار دەکەینەوە کە پێی دەوترێ هەرزان بازار، بۆی بتوانن دوکانەکان، سوپەرمارکتەکانیش دیسان هەوڵێک بن لەگەڵ هاوڕێیانمان لە عەلوەی سلەیمانی هەوڵێک درراوە لەگەڵ تاجرەکانە. پرۆسەیەکی کارکردن ئەمڕۆ کۆبوونەوەی دووەم بوو لە پارێزگای سلەیمانیا، ژوورێک بۆ ئەم کارە دروست ئەکرێ، هۆتلاینێک دروست ئەکرێ کە هەوڵێک بین لەگەڵ سنوورەکان، لەگەڵ گۆمرگەکان، لەگەڵ بەیتەرە، لەگەڵ کوشتتوکاڵ، لەگەڵ تەندروستی بە هەمومان دەسەر ناودەست هەوڵێ بین و هەنگێ ڕێکاری ئاسایی و یاساییمان گرتوۆتە بەر بۆ کەمکردنەوەی ئەو فاکتەرانەی کە نرخ گرانەکە و زیادکردنی ئەو فاکتەرانەی کە نرخ خەرزانەکە. من لێرەوە سوپاسی کۆی ئەو بازرگانە نیشتمان پەروەرانە ئەکەین کە بە جۆرێکی باش لەگەڵ پرۆژەکەمانە هاتوونەتە پێش، بە جۆرێکی باش هەوڵێکی جددیان داوە لەگەڵمانە بە ئەرکی نیشتیمانیان، چونکە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، خزمەتکردنی هاوڵاتیانی پارێزگاری سلەیمانی وەک حکومەتی خۆجەیی سلەیمانی هەوڵدانە بە هەمومانەکرێ، هەوڵدانە بۆ کەمکردنەوەی نەهامەتەکان، هەوڵدانە بۆ کەمکردنەوەی ئەو گرفتانە، هەوڵدانە بۆ نەهێشتنی ئەم موچەیی و بێبودجەیە، هەوڵدانە بۆ ئەوەی کە نرخەکان بە شێوازێک بێ ئەو بڕەپارەکەمەی کە پێی ئەدرێ بتوانێ لانی کەمی خزمەتگوزاری و لانی کەمی ژیانی خۆی دیاریکە. کۆمەڵێ خەت پلانمان هەیە، کۆمەڵێ کارمان کردووە لە ئێساوە بیر لە هەموو پرۆژەکان کراوەتەوە، یەک بە یەک لەگەڵ ئەو سێکتەرەکان و نوێنەری سێکتەرەکان لێرەن کارمان لەسەرەوە کردووە و ئەم کۆبوونەوانەمان بەردەوامە بێ و ئەم بڕیارانەمان بەردەوامە بێ. لە ڕۆژانی داهاتووە هەوڵێکی گشتگیر هەیە کە دەرەنجامەکانی لەلایەن هەموو هاوڵاتیانی سلەیمانیەوە ببیرێت و مسپاسانەکەم ئەگەر پرسوڕایەکتانە بێ نوێنەری هەموو دایرەکان و نوێنەری ژووری بازرگانی و ئێمەش لە خزمەتتانین بۆ هەر کارێک کرێ. بەڕێستان ئەزانن کە ئێمە کاتێک سێکتەری سوتەمەنی گرفتێکی گەورەی هەبوو لە حکومەتی خۆجەیی سلەیمانیا کار بۆ ئەوە کرا کە بازارڕەکە بکەینەوە، قۆرەکاری نێڵین و زۆرێک لە بازرگانەکان سوتەمەنیان هێنا و خۆشتان دەرەنجامەکەیتان دی ئەوە بوو کە نرخی سوتەمەنی دەبەنزین دابەزی، چونکە منافەسەیەکمان کرد. بە هەمان شێوە واڵاکردن بۆ بازرگانان کە بتوانن چی پێویستیەک هەیە لە ڕێگەی سنوورەکانەوە ڕێگەیان بدەین، هاوکاریان بکەین لە ڕێگەی دایرە پەیوەندیدارەکان، لە تەندروستی، لە ڤێتەنەری، لە کشتتوکاڵ، لە سەحا، لە بەڕێوەبەرایەتی گومرگ، لە هەموو لە ئابووری ئاسایشی ئابووری، هەموو کار ئاسانیەک بکرێ بە پەیوەست لەگەڵ ژووری بازرگانیە کە بتوانن زۆرترین کاڵا بێنن بۆ ئەوەی زۆرترین پێشبڕکێ بکەن، بۆی زۆرترین نرخ دابەزێنن بۆ هاوڵاتیان. ئەو سێکتەرانی کە ئێمە تیایشەکەین ئەوانە هەموو کۆی وشکەمەنیەکان کە دێتە ئێرە، کۆی شیرەمەنی و گۆشت و ئەوانەی کە دێتە ئێرە،
کۆی سەوزەوات و مزرەمێنەکانی کە دێتە ئێرە. لە مەرزەکانی مەرزی باشمە ئەو سیاسەتی باجی وەرگرتنی کردنی جێبەجێ دەکرێت سیاسەتی باجی عێراقیە بەڵام دەستورەکانی عێراق خۆی جێبەجێ ناکرێت واتە باجێکی زیاتر لێ وەردەگیرێت داواکاریتان چێ بۆ چارەسەرکردنی ئەو گرێت. بەڕێزم ئەو خاڵانەی کە ئێمە لە پرۆسەیەکی گفتوگۆی بەردەوامین لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەم کارانە ئەکەن. بۆ نمونە لە مەرزەکانە هیچێک لەو کارانەی کە ئەیکەین کۆبوونەوەی پێنجشەمەمان لەگەڵ کۆی بەڕێوەبەرایەتی مەرزەکان و گومرگەکان و لایەنی پەیوەندیدار بووە چیمان پێ ئەکرێت لە مەرزەکانە بۆی بتوانن بازرگانەکانمان بتوانین بە زووترین کات کەمکردنەوەی ڕێنمایە قورسەکان و ئێمە تەنیا کوالیتی کۆنتترۆل بین بۆی بتوانین زۆرترین کەلوپەل بێنین. یەکێ لەو کارانە پەیوەندیە بە مەرزەکانەوە بڵین هاسانکردنی کاری مەرزەکان بۆ بۆی بتوانین ئەوان زۆرترین کار بێنن. لایەنی چکەیان ئەو یاسا و ڕێسا و ڕێنمایانەی کە لە هەولێردا جێبەجێکرێن و لێرەدا جێبەجێکرێن دیسان پێداچوونەوەی و ئایا چیمان پێ ئەکرێ ڕێنمایەکی تەندروست بۆ حاڵەتێکی تەندروست دروستکەین. لایەنی چکە کرێی مڵکەکان کە گرانە پرۆسەیەکمان لەسەرەوانە کردووە کە ئەو شوێنانەی کە کرێی مەخزەنەکان و بەڕادەکان و شوێنەکان کرانە چۆن مراجعەیەکی بکەینەوە. لایەنی چکەیان مەسەلەی ڕەسید و ئەو کەلوپەلانەی کە دەیهێنن دیراسەکردنی ئەو بابەتانە چ ڕەسیدێک بین و بە پەیوەست بە پاراستنی بەرهەمی ناوخۆ. لایەنی چکە کە ئیشمان لەسەر کردووە ئەو بازاڕانەی کە هەرزان بازار بکرێتەوە و پەیوەست لەگەڵ ئالوەکانە و پەیوەست لەگەڵ تاجرەکانە کە کۆمەڵێ بازاری هەرزان بکەینەوە هاوڵاتی بتوانێت لە نزیکترین شوێنەکانی چەند بازارێکەکەینەوە بتوانن وەرگێت لەوەشەوە دوکان و سوپەرمارکتەکان بتوانن شێوازی ئەو هەرزان بازارانە بتوانن نرخەکانیان دابەزێنن تا کەلوپەلێکی زۆر هەبێ تا چێبەرچەی فرۆشتن هەبێ. یەکێ لەو فاکتەرانی کە هەیە نرخ دابەزینە و خۆشتان ئەزانن ئێمە ئیشمان لە کەرتی گواستنەوەیە کردووە کە کۆبوونەوەیکی کەی تایبەت کراوە لەگەڵ برادرانە. ئەم کارانەش لەگەڵ قایمقامەتی ناوەندی سلەیمانیە پەیوەستین لەگەڵ لیژنەکانە هاوبەشەکانە ئەوەی کە بە حکومەتی خۆجێیی ئەکرێ هەوڵدانە بۆ کەمکردنەوەی بارگرانی سەر هاوڵاتیان و نرخ کەمکردنەوە.